ئەچینە لای بەڕێز کارزان سەباح هەورامی کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان لە سەدۆی کورسات لە شاری هەولێر. سڵاو لێبێ کا کارزان، ئەگەر گوێت لە میوانە بەڕێزەکانم و بێ سەبارەت بە دامەزراندنی یاخود یادی دامەزراندنی کۆماری مەهاباد گفتوگۆمان کرد و باسمان لەو مەترسیانە کرد کە لەو سەردەمەیە هەبووە لە سەردەمی دامەزراندنی کۆماری کوردستانە کە ئایا ئەو هۆکارانی بوونە هۆی ڕوخانی کۆماری کوردستان و ئەو مەترسیانی لەسەر کۆماری کوردستان بوو. پرسیارەکەی من ئەوەیە ئایا لە ئێستاشا لەم هەلوو مەرجەی ئێستاشا هەمان مەترسی بەدی ئەکرێت یاخود تێپەڕێنراوە ئەو مەترسیانە؟ سڵاو بۆ کورdsat نویزی و خۆشەویست و سڵاو بۆ هاوپیشەکانم لە کەناڵی کورdsat و سڵاو بۆ هەردوو میوانە خۆشەویستەکەت. بێگومان بۆ وەڵامی پرسیارەکەت ئەوەیە کە قسەت لەسەرەوە کرد ئەو مەترسیانەیە کە پێشتر لەسەر کۆماری مەهاباد هەبووە بە هەمان شێوە لەسەر ئێستای هەرێمی کوردستان دەبێت لە ڕاستیدا وەڵامەکە ئەوەیە نەخێر، چونکە ئێستا هەرێمی کوردستان بووەتە واقعێک لە ناوچەکەدا و بۆتە شوێنێک کە بەڕاستی متمانەی پێدەکرێت یاخود بە جۆرێک لە جۆرەکان بووەتە سنتەرێکی هاوسەنگی لە عێراق و لە ناوچەکەشدا. و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەو ئاڵایی کە بەڕێز قازی محەممەد داوێتی بە مەلا مستەفای بارزانی ئەمڕۆ لە دەستی کەسێکی ئەمیندایە، ئەویش بەڕێز کاک مەسعود بارزانی. ئێستا مەسعود بارزانی بۆتە سمبولی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستاندا. جگە لەوەش بەڕاستی ئێستا بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە دۆخێکی تایبەتدایەوە، بەڕێز مامجەلال تاڵەبانی کە هیوای تەندروستێکی باشی بۆ دەخوازین ئەویش لە حاڵەتێکی تەندروستی تایبەتدایە. ئێستا ئەوەی کە ماوەتەوە بەڕێز کاک مەسعود بارزانی ئەرکێکی زۆر قورسی لەسەر شاندایەواتە کارەکانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و کارەکانی بەڕێز مامجەلال تاڵەبانی و حزبەکانی تریشی لە ئەستۆدایە. ئێستا ئەو وەکو مەرجەعیەتێکە لە هەرێمی کوردستاندا. جگە لەوەش ئێستا هەرێمی کوردستان بۆتە ئەو قەوارەی کە کاکارزان بابەتەکەی ئێمە لەسەر کاکارزان بابەتەکەمان لەسەر مەرجەعەکان نییە و لەسەر سەرکردەکان نییە و لەسەر چۆنێتی بەڕێوەبردنی کوردستان نییە. بابەتەکەمان لەسەر ئەو مەترسیانەیە کە ئایا ئەو مەترسیانی لە بوونە هۆکاری ڕوخانی کۆماری کوردستان ئایا هەمان مەترسی لە ئێستایا بەدی ئەکرێ؟ پرسیارەکەی من لەسەر ئەوە بوو. بەڵێ ویستم ئەوەشت بۆ ڕوونکەمەوە بڵێ پێشکی دەبواە و ڕوونکردنەوە بدایە بۆی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە. ئەویش ئەوەیە کە ئێستا واقعی هەرێمی کوردستان بۆتە بۆ شێوەیە کە ناتوانرێت دژایەتی بکرێت. ئەگەر دژایەتیشی بکرێت ئەو دژایەتیە نییە کە پێشووتر بە چەک هێرش کراوەتە سەر هەرێمی کوردستاندا. ئێستا وڵاتێکی وەکو تورکیا هەیە، تورکیا تاوەکو دوێنێ شۆڤێنیەکان و تورکەکان دژایەتی هەرێمی کوردستانیان کردەوە، بەڵام لە ئێستادا واقعی ئێستای تورکیادا گۆڕاوە. ئەگەر خۆشی نەیەوێت واقعەکە وایە، چوارچێوەکە وایە، بارودۆخەکە وا دەخوازێ کە لەگەڵ هەرێمی کوردستاندا سیاسەتێکی دیکە پێڕەوی بکات. کۆماری ئیسلامی بە هەمان شێوە ئەم عێراقی کە ئێستا ئێمە لە ناویدان بەبێ هەرێمی کوردستان ناتوانێت کۆمەڵێک هەنگاو بنێت. خاڵی دواتر ئەوەیە هەرێمی کوردستان لە بواری ئاستی پەیوەندە دیبلۆماسیەکان و پەیوەندیەکانی دەرەوە هەنگاوی زۆر گەورەی ناوە. بەشێکی زۆری ئێستا هەرێمی کوردستان بۆتە هاوپەیمانێکی سەرەکی لەو هاوپەیمانەتی کە ڕوبەڕووی داعش بووەتەوە، کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە. خاڵی دواتریش ئەوەیە ئێستا هەرێمی کوردستان بۆتە سنتەری کۆکردنەوەی سەرجەم جیاوازەکانی هەر چوار پارچەی کوردستان وەکو مەرجەعیەتێکی لێ هاتووە. ئەمانی کە دوێنێ دژایەتی هەرێمی کوردستانیان دەکرد، ئەوانەیە کە دوێنێ دانیان بە دەوڵەتی کوردیدا نەدەدا، دانیان بە مەفەکانی هەرێمی کوردستاندا نەدەنا، ئەمڕۆ دەیانێت هاوپەیمانی لەگەڵ هەرێمی کوردستاندا بنێن. هەرێمی کوردستان ڕاستە تاوەکو ئێستا وەکو قەوارەیەک یاخود وەکو دەوڵەتێک نەناسێنراوە، بەڵام ئەو کردارانە یاخود ئەو مامەڵانەی کە لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتیدا دەیکات، ئەو هاوپەیمانەتی کە کردوێتی لە بەرامبەر داعش لە بەرامبەر تیرۆردا، هیچی کەمتر نییە لە وڵاتێکە خاوەن پێگەی خۆ بێت. و ئێستا هەرێمی کوردستاندا لە هەنگاوێکی زۆر گرنگدایە بەرەو قۆناغی گەشە سەندن دەڕوات. لە هەمان کاتدا لە ناوچەکەدا